ئێمە وەک کۆمەڵێک لە چالاکوان و یاساناس و پارێزەر و ئەندامانی فدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە شاری سلێمانی ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین بەرامبەر ئەو ڕووداوە نەخوازراوەی لە ڕێکەوتی سیانزەی 6 2022 لەناو حرەمی دادگای سلێمانی ڕوویدا. هەروەک لە پێشووتردا هەڵمەتی گەڕانەوەی شکۆ بۆ شاری سلێمانی و دامودەستگای یاسایی ئەمنیەکان دەستنیشانی ئەو پێشەرکارانەمان کردبوو چەندی ڕاستپاردەمان خستوە ڕوو بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ڕێگریکردن لە پێشێلکاریەکانی یاسا و گەڕانەوەی سەروەری یاسا و پاراستنی شکۆ و کەرامەتی مرۆڤ. هەر بۆیە لێرەوە جارێکی در بۆ سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و ڕایگشتی ئەوە ڕادەگەیەنین. یەکەم، مامەڵەی نامرۆڤانە و بەکارهێنانی تون و دیژی لەناو حرەمی دادگا هێڵی سوورە و بێڕێزیەکی زۆر گەورەیە بەرامبەر کەرامەتی مرۆڤ و شکۆی دادگا. پێویستە دام و دەستگاکانی لێکۆڵینەوە و لێکۆڵینەوەیەکی یاسایی و بێلایەن و پیشەیی بکەن و تاوانبارانی سزای یاسایی و شایستەی خۆیان وەربگرن. دووهەم، ئێمە دژی نانەوەی هەموو جۆرە پشێویەکین و ئاژاوەیەکی لەناو حرەمی دادگاکاندا جا لەلایەن هەر هاوڵاتیەک و ئەنجام بدرێت و لە هەر پلە و پۆستێکدا بێت و بە هەر سیفەتێک لە بەردەم دادگا ئامادە بێت. چونکە پاراستنی ئارامی و ئاسایشی دادگاکان بە یەکێک لە پرەنسیپە سەرەکیەکانی دادگاییکردنی دادپەروەرانە دادەنرێت و لە دەرەوەی ئەوە ناتوانرێت دادگاییکردن و دادگا هەستێ بەکارەکانی خۆی بۆ بەدیهێنانی دادپەروەری. سێهەم، لەبارێکدا ئەگەر پشێوی و ئاژاوە لە ناو دادگاکانە دروست ببێت و ئەمە ئەگەری زۆرە و زۆر حاڵەتێکە زۆر جار ئەمە دووبارە بۆتەوە، پێویستە لایەنی بەرپرس و پەیوەنددار بە کارگەڕی دادگاکان ڕێوشێنی دروست و یاسایی بگرنەبەر بۆ چارەسەرکردنی ئەو پشێوی و ئاژاوەیە تاوەکو هیچ لایەنێکی دەرەوەی دەسەڵاتی دادوەری بۆی نەبێت دەست لە کاروباری دادگاکانە وەربدا و لە جیاتی دادگاکان بڕیار بدا. ئەمەش بۆ خۆی جۆرێکی ترە لە پێشێلکاری یاسا و دوورخستنەوەی متمانەی هاوڵاتیانە بەدام و دەستگا قەزاییەکان لە هەرێمی کوردستانە و گرتنەبەری ڕێوشێنی یاسایی ئەمەش لە پێناو پاراستنی سەروەری یاسا و سربەخۆیی دەسەڵاتی دادوەری. چوارەم، پێویستە لەسەر هێزە ئەمنیەکان و هێزەکانی ناوخۆ لە کاتی ڕوودانی هەر پشێوی ئاژاوەیەک هێزی گونجاو بەکاربهێنن بۆ کۆنتڕۆلکردنی ئەو پشێوی و ئاژاوەیە کە بە شێوەیەکی مەدەنیانە و دوور لە بەکارهێنانی توندوتیژی بێت و سەرنەکێشێت بۆ بەکارهێنانی کە بێتەوەی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و شکاردنی کەرامەتی مرۆڤ کە چەندین جار ئێمە ئەمەمان دووپات کردوێتەوە لە کاتی خۆپیشاندانەکانە لە کاتی گردبوونەوە ناڕەزایەکانە بەداخەوە ئەو هێزانەی کە ڕاست پێراون بەوەی کە ئەمن و ئاسایشی هاوڵاتیان پارێزن کە پۆلیسی چالاکە مەدەنیەکانە بەداخەوە ئەوان ئەو ئەرکەبەوان ناسپێرێ لایەنی تر و هێزی تر و دەستگای تریان ئەم کارە ئەکەن. بێگومانە بێ یاسا بێلایەن بێلەوەی کە ژن بێ یاخود پیا و بەیان هەر کەس و لایەنێک لە هەر پۆستێکا بێچێتە بەردەم دادگاکان و سکاڵا تۆمارەکە بێگومان دادگا بێلایەنە لەو لایەنەدا بەڵام ئەوەیە تا چەند ژن لە ناو دادگاکانە داوای مافی خۆی ئەکا و تا چەند هۆشیاری هەیە لەسەرەوەی چۆن داوای مافی خۆی ئەکا بۆیە زۆر جار ئەبینین کە لە ناو دادگاکانە ژنان مافیان پێشەلەکرێ یاخود مافیان نەخورێ. ئەمە لەلایەکەوە هەم ئەوەیە کە زۆر دادگاکان گرنگی بە دۆسیەکانی ژنانیان هەم لەلای ژنان خۆیان هۆشیارێکی تەواویان نییە. وەکو باسمان کرد هەموو کەسێکە بێت سەروەری دادگا بپارێزێ و ئەبێت ئەو سیستەم و نیزامی کە لە ناو دادگایە بۆ پاراستنی شکۆی دادگا بپارێزێ هیچواتە هیچ هاوڵاتیەک و هیچ کەسێک بۆی نییە لە ناو دادگایە پشێوی بنێتەوە. بەڵام زۆر جار بەهۆی ئەوەی کە باسم کرد ژنێک دڵی گەرما یاخود داوای مافێکی خۆی کاچێتە دادگا و شارەزایی نیە و شیاری نیە دوجار ڕەتفعلێکیە بێت لەو سیستەمە لەو دەسەڵاتێکی هەیە لە ناو دادگا دەنگ بەرزەکاتەوە یان قسەی نەشیاوەڵێ. ئەمە ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە کە سەروەری دادگا بپارێزن بۆی دادوەر بتوانێت بڕیارێکی دادپەروەرانە بە بەڵام هەموو شتێک لە سنوور و حدودی خۆیان بۆی ئەو پۆلیس و ئاسایشانەش ئەبێت لە سنووری کارکردنی خۆیانە بتوانن چارەسەری ئەو پشێویە بکەن نەک بە شێوەیەکی توندوتیژی.